سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوە عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. خوێندنەوە و کارە دەستیەکان لە چاکسازی گەوران دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. بێگومان کاتێکە نێوی زیندان دێ هەر یەکەمان وێنایەکی تاریک و ڕەشبینانەمان بۆ زیندان هەیە، واتە زیندان بە وێستگەیەکی شومی هەموو مرۆڤەکان دەزانین، واتە زیندان لە سەداسەد شوێنێکی تاریک و خراپ و دەزێوە، واتە مرۆڤ هەرکەوتە زیندانەوە ئیدی وەکۆڵێ لە مرۆڤبوونی خۆیدا دەشۆڕێ و مرۆڤبوونی لێ دەسەنرێتەوە ئیدی دەبێ وەکۆڵێ ساتە تاریکەکانی نێو زیندانی بەڕێوە بە. بەڵام ئایا ئەم وێنا و تێگەیشتنە بۆ زیندان شتێکی دروست و ڕاستە یانە؟ بێگومان زیندان لەگەڵ ئەو دیوە دزێ و ناشرین و خراپ و تاریک و ڕەشبینەشیدا دەتوانین بڵێن دەیان گۆشەی ڕووناک و دەیان گۆشەی خۆپێگەیاندن و دەیان گۆشەی ئاراستەکردنێکی دروستی تێدایە. بێگومان ئێمە ئەگەر چاو لە نووسەرانی گەورەی کورد بکەین یا بوومنە نووسەرانی جیهانی ئیسلامی بکەین، هەر یەکەیان لە زینداندا پێگەیون. زۆربەی زۆری نووسەرانی ئیسلامی و کوردی زۆربەی ئەو بەرهەمانەی کە ئێستا لە بەردەستی ئێمەدان و بەرهەمە ناوازە و گەورەکانیان بەشێکی زۆریان لە زینداندا نووسیویانن. واتە زیندان دەکرێت ببێتە باخچە و ببێتە مەدرسە و ببێتە شوێنێک بۆ پەروەردەکردن و سەر لە نوێ بنیادنانەوەی مرۆڤەکان. واتە زیندان تەنها لە ناوبەر و ڕوخێنەر و وەکو ئەڵێ نەهێڵەری مرۆڤەکان نیە، بەڵکو بە پێچەوانەوە زۆر جار زیندان خەڵوەتگەیەکە، زۆر جار زیندان قوتابخانەیەکە کەوا تێیدا مرۆڤەکان دەتوانن پێ بگەن و ئاراستە ببن و سەر لە نوێ خۆیان بنیاد بنەوە و بەر لەوەی کە بێنەوە نێو کۆمەڵگە ببنەوە بە مرۆڤێکی باشتر لەو مرۆڤەی کە بەر لە چوونە زیندانیان هەیان بووە. دەگوترێ حەزرەتی یوسف سەلامی خوای لێبێ کە دەچێتە زیندان، ئەو هەموو خەڵکە داڕووخا و خەڵکە دواکەوت و خەڵکە ڕەشبین و خەڵکە نائومێد و خەڵکە ڕووخاوەی کە لە زینداندا بوون بە ئاراستە و بە تێگەیشتن و بە عاقلی و بە دنیابینی و دووربینی یوسف پێغەمبەر سەلامی خوای لێبێ هەمویان پێدەگەنەوە، هەمویان بنیاد دەنرێنەوە و زیندان لە شوێنێکی پڕ لە ئازار و دزێ و ناڕەحەتی و چەرمەسەریەوە دەکاتە باخچە و گوڵستانێک و هەر هەمویان سوود بەخش دەکەن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی خوێندنەوە و کارە دەستیەکانەکەین لە چاکسازی وەکۆڵە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی کە ئایا ئەم دوو کارە چ ڕۆڵێکیان هەیە لەوەی کە مرۆڤەکان کاتەکانی خۆیان بەسەر بەرن، کاتەکانیان بڕازێنەوە و سەر لە نوێ ببێتەوە بە هۆکاری بنیادنانەوەی خۆیان. کتێب چ ڕۆڵ و حزورێکی لە چاکسازی گەوران هەیە، چ ڕۆڵێکی هەیە لە پەروەردەکردنی تاکەکان، چ ڕۆڵێکی هەیە لە بنیادنانەوەی تاکەکان، چ ڕۆڵێک دەگێڕێ کتێب لەوەی کە ئێمە وەکو ئەڵێ مرۆڤێک بێتەوە نێو کۆمەڵگە کە لە ڕوانگەی کتێب و لەژێر ڕێنمایی و سایی کتێبدا بوو بێتەوە بە مرۆڤێکی ئاسایی و لەو هەڵەوکەم و کورتی و کارە خراپانەی کە پێشتر لەسەری بووە ڕزگاری بووە، نەجاتی بوو بێتەوە بە مرۆڤێکی ئاسایی. یا کارە دەستیەکان کە لە ماوەی ڕابردوودا چاکسازی گەوران پێشانگایەکی جوانی هەمەڕەنگ و وەکوڵێ هەمە چەشنەی بۆ کارە دەستیەکانی زیندانیانی چاکسازی گەورەی سلێمانی کردەوە، چ ڕۆڵێک دەگێڕن لە گەیاندنی پەیامی خۆشەویستی و پێکەوە ژیان و ئاشتی لە کۆمەڵگەدا. بۆم مەبەستە میوانداری زۆر بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونیم کردووە کە هاوکات یەکێکە لە توێژەرە دەرونیە لێهاتوەکانی نێو چاکسازی گەوران. مامۆستا سیار زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس دەکەم، کاتتان باش، سڵاوی خوا لە ئێوە و لەسەر جەمیسەرانی بەڕێزیش باش و سڵاوی خوا بەتایبەت دەنێرم مەستەدراوانی چاکسازیەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت چاکسازیەکانی سلێمانی. زۆر سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتێکی ئێستا بەمتاندا. منیش هەروەها سوپاس بۆ بەڕێز بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس خواست. مامۆستا سیار سەرتا باسێکی ڕەوشی چاکسازیە گەورەکان بکەین. مرۆڤ کە دەچێتە ئەوێ وەکو لە پێشەکەکە ئاماژەم پێ کرد، ئایا ئیدی وەکۆڵێت دەواازەی ڕووناکی و خۆشی و ئاسوودەی و ئەم شتانەیە داخرەیان بۆمنە هەموو مرۆڤێک دەتوانێت ئەگەر لە نێو بیرێکدا بێت، لە نێو زیندانێکدا بۆکو یوسف ئەتوانێت ئەوێ بکاتە شوێنێک بۆ خۆ دۆزینەوە بۆ خۆ بنیادنانەوە. ئایا ئەو وێنا و وەکۆڵێت تێگەشتنە نادروستی کە ئێمە بۆ زیندان هەمانە کە پێمان وایە ڕوخێنەر و لە ناوبەری مرۆڤەکانە ئەمە شتێکی ڕاستە یان چۆن جەنابتان لە دەواازەیەکی گەشتبینانەشەوە پێناسە وەسفی زیندانەکەن؟ بەڵێ بەدڵنیایەوە چاکسازیەکان کاتێکە دروست بوون با بڵین کاریان تیاکرێت تەنها لەبەرەوەی کە بووم لە کەسێکە ڕەفتارێکی کردووە، ئەم ڕەفتارێ ئەو دژی کۆمەلگای یا با بڵین کۆمەلگا قبوڵی نەکردووە
لە ماوەی ئەو ڕفتاری کەم سادراوایی کە یاخ ئەم هاوڵاتیە بەڕێزەی کات بۆ ئەوی کە بەڕاستی ڕێک بخرێتەوە دووبارە ئەو کارەی پیشان بدرێتەوە کە تۆم کاری کردوتە دژی کۆمەلگایە دەخرێتە نێو چاکسازی و لێ چاودێریەکرێ و سەرپەرشتیەکرێت و هەموو ئەو تیوەر و نەزەراتانی کە هێندی سەبارەت بەو کارێکە کردوێتی ئاخود ئەو تێڕوانینی هێندی سەبارەت بەو کارێکە ئەو کردوێتی یاخوگوایە ئەو کاری ئەو ناشینە بەرامبەر بە کۆمەلگا دێدەهێنرێت لە ناو چاکسازەکانە بۆی ڕاست دەکرێتەوە تێڕوانینەکانی بۆ ڕاست دەکرێتەوە کاری لەسەر دەکرێت بەدڵنیایەوە ئەو شێوازە وێناکردنە با بڵێن کێستا لە ناو کۆمەلگای کوردیا لە لای بەشێکی زۆری کە هەیە بۆ شێوازێکە بۆ منە زیندان شوێنێکی تاریکە و شوێنێکی ناخوازرا و شوێنێکی ناخۆشە با بڵێن شوێنێکە کە با بڵێن وەکو پێویست نییە مامەڵەکردنی تیا بەڕاستی من پێچەوانی ئەو بۆ چوونەم چکە من بۆ خۆم یەکێکم لەو توێژەرانەی کە لە ناو چاکسازەکانە کار دەکەم بینم یعنی ژیان لەو شوێنە ئاساییە ژیان بگرێت لەوانەیە بڵم کۆمەڵی وێنای جوان هەیە لە ناو چاکسازانەکە ئەگەر لە دەرەوەشان نییە خۆ ئەگەر بۆ من حقیقەتی ئەو دەرخێن زۆر جار هەیە دەرەوەش بخۆی زیندانێکە بەڵام لە شێوازی فۆرمێکی گەورە ئەو زیندانانی کە لە ناو چاکسازەکان لەوانەیە بڵم ئەوان دەستیان بگاتە کۆمەڵە شتی ئاسانکاری بۆ ئەوان با بڵێن کۆمەڵە شتەیە بۆ ئەوانەکرێ بەڵام لە حقیقەتە کە با بڵێن تەنها ناخۆشیەکەی لەوەیە کە بڵم هەندێک ئازادی هەیە کە پێویستە من هەم بێ وەکو تاکێک لەو با بڵێن لی قوفڵەکرێت یاخۆی با بڵێن کەمترە بۆ ئەو با بڵێن بۆ منە من ئەتوانم هەم ڕۆژێک هاوسەر و خێزان و ماڵ منداڵەکەی خۆم بینم ئەو کەمترێت توانێت ینی با بڵێن توانێت لە هەفتەیەکە جارێ ببینێت لە هەفتەیەکە دوو جار بینێت تەنها لە هەندێک فۆرما کە پێویستە سادراوە با بڵێن ئازادیەکانی لەکەم کرێت و جنان لە زۆر شتی کترا و مرۆڤەکانی دەرەوە با بڵێن سەردانیکردنی شوێنی هەیە کاری وشوکاری خۆی بەشتەوە مەشغوڵە بێ ئەی زۆربەی ئەو پرۆسانەی کە لە دەرەوە بەڵام پێداویستانی کە لە دەرەوە من هەماوی شێتی بەڵام ڕێژەکە گۆڕاکاری بەسەرادە ئەوش بە حکمی ئەوەی کە بوومە ئەم سادراوە تاوانێکی کردو با بڵێن مخالفەیەکی کردو شتێکی کردو کە پێچەوانی عرف و عادات و یاسای ناو کۆمەلگای کوردیە با بڵێن ناو کۆمەلگاکەی خۆمانە لەپای ئەو پێچەوە ئەو مخالفەیەکە و کردوێتی دەخرێت ئەو شوێنە سەرپەرشی دەکرێت و چاودێری دەکرێت تاوی کاتەکەی خۆی تابێ بۆی زۆر جارێ من بە زۆربەی کەسەکان زۆربەی هەنوشتمانانم وتووە ئەو سادراوانەی کە لێوێن غەڵەتێکی کردووە مخالفەیەکی کردو بەشێکی زۆری ئەوانەی کە لە ناویە مخالفان کردووە زۆر ئاساییە کەم تا زۆر ئێمەش لە دەرەوە ئەو جۆرە لەو مخالفانەمان کردو بەڵام ئەوان با بڵێن کەوتونەتەوە پرۆسەوە کەوتونە ئەو حاڵەتی کە جیران و خراوتنە بەندیخانەکانەوە بۆیە هیوام وایە کە هیچ کەسێک لە ئێمە با بڵێن هیچ کاتێک لە تاکی کۆمەلگای کوردی تێڕوانینێکی وای نەبێ بەرامبەر بە سادراوەکان کە لە ناو چاکسازیەکانن چونکە بەشێکی زۆری من دیراسەم کردو بەشێکی زۆری خزم و قۆم و کەسوکاری خۆمان یعنی ئەوانەی کە لەوێیان هەر خزم و قۆم و ناسیاوی دۆستی ئێمە یعنی ئەگەر من زۆر جارێ با بڵێن گەشتی زانستیم بۆ خەڵک ڕێخستۆیە با بڵێن خەڵک گەشتی زانستی کردو بۆیە جۆرە لە تێڕوانی نییە بۆ سەبارەت بێ بەڵام کاتێک کە چۆتە ناوەوە هاتوتە ناو ئەو دنیا بینینەی کە سادراوانی تیا بۆ ئەو پرۆسانەی کە لە ئەو ئاڵۆزبوون لەوێ ئاسایی بووێتەوە بۆیە بەدڵنیایەوە چاکسازیەکان لە ئێستا لە هەرێمی کوردستانی خۆمانە خۆشبەختانە بەرەپێشکردنێکی باشی بەخۆی بینۆ لە چاو ساڵانی ڕابردووە لە ئێستا با بڵێم تێڕوانین بۆ پرۆسەی چاکسازیەوە بۆ سادرا و گۆڕانکاریی زۆر باشی بەسەرهاتەوە لەوەی کە بۆنە کە ئەگەر کەسێک بۆنە وەکو کەسێک جۆرەی لەو شێوازە ترسناکە مامەڵی پێوکریا با بڵێن تێڕوانی نێبێ ئێستا گۆڕانکاری بۆ کراوە بۆی کە بوونە ئەم کەسە تاوانێکی کردو ئاسایی کە هەر ڕۆژێ لە ئێمەش ئەو جۆرە تاوانە کرد لە ناو چاکسازیانە بۆی بەدڵنیایەوە ئەو وێنایە نییە کە ئێستا کۆمەلگای کوردی بەشێک لە کۆمەلگای کوردی بوو هەیە وێنەیەکی جوانە ئەوەی کە جارێک لە جاران سەردانی چاکسازیەکانی کردبێ کۆمەڵشتی جوانی بینیەوە کۆمەڵێک خەڵکی جوانی بینیەوە کۆمەڵێک کار و پرۆژەشتی جوانی بینیەوە لەوانە بڵم بە سەردانیکردنی گۆڕانکاریەکان بگۆڕن مامۆستا هەستیار تا چەند چاکسازی وەکۆڵێ گەوران زیندانی چاکسازی گەوران لە سلێمانی شوێنی بنیادنانەوەی مرۆڤەکانە واتە مرۆڤێک لە لووتکەی ڕوخاندا بووە مرۆڤێک بوومنە لە کۆمەلگەکەیدا بۆی تاوانێکەوە بەهۆی بوونە نابەرپرسیارەتی خۆیەوە تەواو بەرەو ڕوخان و بەرەو نەمان چووە بەڵام چاکسازی گەوران تا چەند دەتوانێت جارێکی دیکە مرۆڤەکانمان بۆ بنیاد بنێتەوە بەڵام بەدڵنیایەوە من بۆ خۆم ئەم قسەیەکی کەمە بەسم ئەوەیە کە من لە ناو چاکسازیەکانم بەڵام من چاکسازی هەرێمی کوردستان و سلێمانی بەتایبەت بە نمونە دێنمەوە ینی لە چاو ئەو ئیمکانەتە کەمەوە ئەو ستافەکەمە و ئەو وەزعی کە ئێستا بەسەر هەرێمی کوردستانی خۆمان هاتووە تەبعاً ڕاستەخۆ کاریگەری لەناو بەندیخانەکانە بەدڵنیایەوە توانێتی ڕۆڵێکی باش بجێڕێ ینی توانێتی کارێکی باش بکە هەنگاوی باش بێنێ ینی ئێمە چەندین نمونە هەیە بۆ ئەمە بۆ چەندین شتەیە کە بۆ ئەم قسەی خۆم پشتڕاستکەمەوە کە ئایا چاکسازی گەوران توانێتی ڕۆڵی باشی بێنی ئینشاڵڵا لە ماوەکانی داهاتووترا ئێمە باس لەو خاڵانەکەین کە چاکسازی چەنگاوێکی ناوە ئێمە تەنها بەس بۆ ئەوی کارێکی باش بڕێوە بکرێت یا با بڵێن شتێکی باش بکەین بۆی کە شیانەوە بۆ سادراوەکە بکەین کۆمەڵێک هەنگاوی زۆر باشەنین تاوی سادراوەکە گەینەوە بۆ گەینەوە قەناعەتی کە ئەو کارێکی کردوتی هەڵەیە و کار ڕاست و دروستەکەوەی کە لەناو کە ئێمە پێناسێن بۆیە بەدڵنیایەوە ئێمە توانیمانە ڕۆڵێکی باش بژێڕین توانیمانە دنیابینینێکی جوان بۆ سادراوەکان دروستکەین و توانیمانە گەر زۆر کاتێک هیچ نەبێ وەکو مرۆڤ مامەڵا لەگەڵا بکەن وەکو ئینسان مامەڵا
کۆمەڵان لەگەڵا بکەین یعنی هەموو ئەو تێڕوانی نەناشینانی کە ئەو خۆی دروستی کردوێ سەبارەت بە خۆی یا سەبارەت بە کۆمەلگای کوردی توانیمانە کارێکی باشی بکەین ئەوش بۆ جۆرە شوازە بەرنامەڕێژەی کە ئێمە لەناو چاکسازیەکانە داێنین یعنی کارکردنی ئێمە لەناو چاکسازیەکانە لێت ناشارمەوە کارکردنێکی زۆر قورسە بەڵام توانیمانە خۆشبەختانە بەپێ ئەو امکاناتێکە لەبەردەستمانەوە پێ ئەو جۆرە فەرەحەمەی کە لەبەردەستمانە توانیمان ڕۆڵێکی باش بژێڕین بۆی کە سادراوەکان دووبارە ڕێک بخێنەوە بەناو کۆمەلگای کوردی ئێمە بەسیترین نمونەمان لەبەردەسایلەوەی کە بۆ ئێمە کاتێک کە سادراوێک کاری لەسەر دەکەن بۆ شیانەوەی با بڵێن بۆ چاکردنەوەی ئەو تێڕوانین و فکرێک کە هەیەی سەبارەت بۆ کاری خۆیەکە ئێمە یەکێک لە خاڵە زۆری جابێتەکان ئەوەیە کە منە چاودێری پاشی نەمانێت زۆر جارێ خۆمان وەکو توێژەرەکان ڕاست ئەتوانین با بڵێن کارێکی زیاتر بکەین لەوەی کە ئێستاە بەڵام بەو تاقەوزە و ئیمکاناتەکەمی کە ئێستا هەمانە زۆرێک لەو سادراوانە ئێمە توانیمانە کۆتاک لەگەڵانە دروستکەنەوە دوای چاودێریان نەکەینەوە دوای پەیوەندی تەلەفۆنیان لەگەڵ ڕێگەخێنەوە ئێستا تۆ بەچێوە خەریک ئێستا چۆنی ژیانە چۆنە لەگە خێزانەکەدا چۆنی خۆشبەختانە بەشێکی زۆربەی زۆری توانیوێتی با بڵێن ژیانێکی جوان ژیانێکی پڕمانە دروستکاتەوە بۆی خەدەکەتەوە خێزانەکە خۆی و توانی شێتی سەرکەوتو بێ و یەکێک لە خاڵەکانی تری ئێمە ئەوەیە کە بۆمە دووبارە گەڕانەوەی سادراو بنەوە چاکسازیەکان ئەگەر سادراوەکان بە ڕێژێک بە لێشاو بگەڕێتەوە لە پرۆسی چاکسازی خۆمانەڵام نەک بۆ سێکتەرەکانی تر بەڵام ئەو پرۆژە چاکسازی کە ئێمە یەکەین با بڵێن ئەو شیانەوەی کە یەکەین ئەگەر سادراو ڕۆشتەوە بۆ ناو ماڵی خۆی و بە زووترین کات گەڕایەوە با بڵێن لە پرۆژەکە ئێمەدا گەڕاوە دیارم کەسە هێشتاش شیانەوەکی وکو پێویست نەبوو بۆیە خۆشبەختانە ئەوەی کە ئێستا لە بەردەستیێمەیە کەمترین سادراومان گەڕاوتە بۆ نەبەندیخانەکان بەتایبەت دوای ڕۆشنەدەرەوەی تاوان کە ئەگەڕێتەوە بەناو چاکسازیەکان ئەمە یەکێکە لەو کارێک کە پیشانماندا کە ئەو کارانی کە ئێمە دیکەین و ئەو کارانی کە بەڕێوەبەرهەتی چاکسازی گەوران بە هەمانگی هەموو لایەکان چونکە بەڕاستی پێڵم پرۆسی چاکسازی یعنی هەموو سێکتەرەکان تیا بەشدارن کەم تا زۆر نرخ و بەهای خۆی هەیە لە ناو شانەوەی سادراوەکە بۆ ناو کۆمەلگا ئەگەر لە کارمەندێکەوە بگری لە پاسەوانێکەوە بگری تا بەڕێز بەڕێوەبەرەکە سەرجەمیان با بڵێن حەڵقەیەکی باشن ینی کۆنتاکتێکی باشیە بۆ شانەوەی سادراوە چونکە هەرێک لەوانە ڕۆڵی هەیە لە بەرەو باشکردنی و لە بەرەو خراپکردنی بۆیە خۆشبەختانە ئەوەی کە ئێمە دیراسی دەکەین و لەبەردەستمانە با بڵێن ئەو کارانی کە ئێمە کردومانە بەربوومێکی باشیە بۆ و توانیمانە سادراوێکی زۆر با بڵێن شانەوەی بۆ بکەن و وەتی بگەێنی لەوەی کە کارە باشەکەی چیە زۆر جارێ ئێمە سادراوە بوار خۆمان لەناو بەندیخانەکانە کارمان بۆ دۆزیوەتەوە لە دەرەوەش زۆربەی کاتەکان سەردانی خێزان و کەسوکارەکە یەکەین توانیمانە کۆنتاکتێکی باش دروستکەین لەگە خێزانەکە یا بڵێن زۆر جارێ تێڕوانینی خێزان با بڵێن بگۆڕین لەو شازە سلبەی بۆ شازە ئیجابێتەکەی ئێمە زۆر جارێ بەشێکی زۆری لە خێزانی سادراوە با بڵێن بڕای وایە کاتێک کە هاوسەرەکە ئیجیرۆچێتە ناو بەندیخانەوە ئیتر کۆتایی هەموو شتەکانە ئێمە بۆی ڕوون دەکەن و سەردانیەکەین باگێژنامەی بۆ نێن کە سەردانی چاکسازەکەم کە ئەمەی کە ئەو کرێتی نسیبێکە ینی خۆی گەورە بەسەری هێناوە کەم تا زۆر بۆ منە گۆڕانکاری بەسەرا دێت ئەوەی کە ئەوە هەر ئەو نییە بەشێکی زۆربەی زۆری نمونەکانی پیشانە دێن خۆشبەختانە توانیمانە زۆر جارێ تەنانەت تێڕوانینی خێزانەکان نزیکەکانی خۆشی بگۆڕین سەبارەت بۆ ڕووداوی کە هەیە با بڵێن سەبارەت بۆ تاوانێ ئەو کە کردوێتی ئێمە با بڵێن ڕۆڵێکی باشمان هەبوو لە ناو پرۆسە توانیمانە تێڕوانینی خێزان چواردەور کۆمەلگا لە ئەعلامە توانیمانە تێڕوانینێکی باشی کۆمەلگا بگۆڕین سەبارەت بە چاکسازیەکان و بۆ شازە وێنای نەکەن کە بۆ چاکسازیەکان شوێنێکن کە ئیتر ژیانتیا قوفڵە ژیانتیا با بڵێن تیا وەستاوە زۆربەی کاتێ ئەگەر بڕۆی لە سادراوەکە بپرسی یا با بڵێن لەو کەسانی کە لەناو چاکسازیەکان بپرسی سێرەکەی یعنی ئەو وێنە جوانەیەکە لەناو چاکسازیەکانە ئەو شازی ئەو باسیەکە لەوانە بڵم زۆر تێڕوانینێکی جیاز لەناو خەڵکێکە لە دەرەوە هەیە بۆیە لە ڕاستیە ئێمە لەناو چاکسازیەکانە توانیمانە بەپێی ئەو تاقەوزە و ئەو ئیمکاناتێکە لەبەرسان و توانین ڕۆڵێکی زۆر کاریگەر و باش بژێڕین سەبارەت بە میکانیزم و ڕێکار و شێوازانەی کە ئێوە کارەکەن بۆ بنیادنانەوە و دروستکردنەوە و ئاراستەکردنێکی ئیجابیانەی تاکەکان یام ئەو زیندانیانە چین بەڵێ ئێمە سەرەتا کاتێک کە سادراو سەردانی چاکسازی گەورانی سلێمانی ئەکات فۆرمێکمانەیە ئەم فۆرمە پڕیەکەینەوە بۆی ئەم فۆرمە لە لانی تەندروستی و لانی دەرونی و لانی کۆمەڵاتی و خولیا و ئارەزوەکانی ئەم سادراویتە ینی کامل هەموویتە زۆر جارێ سادراو ئێمە ئیژەکەی لەسەر ئەو سێکتەرانی کە سادراوی بێ بەش بووە جا ئەگەر بۆ کارکردن بێ خوێندن بێ یا با بڵێن خۆشەویستی ناو خێزانەکەی بێ یا خۆشەویستی ناو کارکردنەکەی بێ هەر خولیاک لەم خولیانە ئەگەر نەقسە بوو بۆ سادرای مەحەڵ دەدەین بۆی پڕکەینەوە ئێمە زۆر جارە سادراوە هەبووە با بڵێن بیرمان کردوتەوە هۆکاری سەبەبی گەاندنی بۆ نێوبەندیخانەکان نەخوێندنەواری بووە بابلن ئاسی کەمی لاوازی خوێنەوارەکەی بە یا بەڵێ شادەکەی بوتی گەشتنێکی کەمیە بۆ سەبار بخوێندن هێنامانە ڕاستەخۆم سادراومان داخلی خوێندن کردومان کردمان بە یەکێک لە خاڵە ئیجبارەکان جەنابەت پێویستە بخوێنی ئەنجا لەگەڵ خوێندنەکەش ئێمە چاودێریەکەین زۆر جارێ سادراو هەیە با بڵێن ئیش و کارێکی باشیە ینی توانە و تاقیێکی باشیە توانیمانە سوودی لێبین لەناو چاکسازیەکانە بەکاری بێنەوە ئیشمان بۆ بکات جا لە پای مقابل ئەویشە زۆر جارێ بڕێک موچەشی سادرا چاکسازی گەوران بۆی دابینەکە بە پێ ئەو هەماهەنگیە بۆیە ئیش دەکەین ئێمە لەسەر هەموو ئەو خاڵانەی کە دەتوانێت با بڵێن دەتوانێت
بڕوابوون و متمانەبوون بە خۆ سادرا و دەگاتن کە ئاسێکی کە بێنمە پێویست و ژیانی ئاسایی ژیانی تیا بکە هەموو ئەو خاڵانە ئێمە کاری لەسەرەکە هەر خاڵێک لەو خاڵانە بزانین ئەم خاڵە بۆشایی هەیە و با بڵێن کاریگەری هەیە لەسەر سادراوەکە یا با بڵێن دووبارە کار دەکات لەسەر بنیاننانەوەی سادراوەکە و کارانی بۆ جێبەجێ دەکەن ئێمە زۆر جارەیە ببورە زۆر جارە خێزانی سادراوەکە ئەمە کێشێک ئەوەیە کە با بڵێن سادراوەکە کاتێکەیەتە ناو بەندیخانە ڕوخانی لانی کەساتی ئەم سادراوەیە کە بوون کە سوکای سەدای ناکە ئێمە هەر بە زووی کۆنتاکت دروستەکە لەگەڵ کە سوکارەکە هەوڵدەنێ کە سوکارەکەی سەدای لای ئێمە بکە بۆی کە بەڕاستی ئەو تێڕوانینە بگۆڕین سەبارەت بە سادراوەکە هەموو ئەو کارانی کە کار دەکات لەسەر بنیاننانەوەی سادراوەکە و بەشداری سێکتەرەکانی پێکەن زۆر شوێنە ئێمە جاریوە لە ماوەی ئەو شیانەوەی پێویستە بەشداری پێکەن ئێمە هەوڵدن بخێنە ناو پرۆژەکەەوە بۆی ئێمە بۆ شازە کار دەکەن بە ئەولەوێت کار دەکەین هەر سادراوێک کە بەشدارێکە خێنە ناو دۆسیە و کاری لەسەرکەن و دوای بەراسوونی بۆکەن بەسەر بابەتانی زۆر باش ماوە ساستیار ڕۆڵ و پێگە و ئامادەیی کتێب لە چاکسازی گەورانی سلێمانی کتێب چه حزورێکیە چه ئامادەیەکیە چه ڕۆڵێکی هەیە لە وەکۆڵی خۆشترکردن و ئاراستەکردنی ژیانی تاکەکاندا بەڵێ بەدڵنیایەوە خۆشبەختانە کتێبخانەی چاکسازی گەورانی سلێمانی چکە لە گەورەترین کتێبخانەکانی کوردستان کە نزیکەی 9000 کتێب لە 9000 کتێب بەرەوسەری تیا هەموو کتێبانە هەموو جۆرن لە هەموو لایەنەکانی شایەتی لە ڕاستیە کتێب هۆکارێکی زۆر بەهێزە بۆ بەرزکردنەوەی ئاستی تەوعیەی سادراوەکان ئێمە تەنها بەس پێویستمان بۆ نییە ئاستی تەوعیەی سادراوەکە بەڕاستی بەرزکردن هەوڵمانایە ئەتموحمانەیە ئامانجمانە لە سای خوێندنەوەی ئەم کتێبانە یعنی وعی سادراوەکە بۆ شێوازە بەرزکردنەوە کە چۆن بتوانێت خۆی بگونجێ لەگەڵ ئەو ژنگەواقعی کە ئەوتیاتی چۆن بەڕاستی ئەمە یەکێک لە گرفتەکان ئەومانە زۆر جارێ سادراو با بڵێن ئیشکالاتی بۆ دووجێبێ لەگەڵ خۆ گونجاندین لەنا ئەو شوێنە بۆیە کتێب ئێمە دەکەینە ئەو فاکتەرە یا بڵێنکەن ئەو هۆکارە کەوا لە سادراوەکان تەرژیعیکەن چونکە ئێمە چەندی ئیشمان بەکارهێناوە بۆ تەرژیعکردنی سادراو بۆ خوێندنەوەی کتێبەکان ئیشەڵا لە ماوەکانی کە باسیەکەن کە چیمان کردو بۆی کە سادراو وا لە سادراو بکەین با بڵێن تەماحێکی بخێنە بەردەر با بڵێن ئۆڤەرێکی بخێنە بەردەستی بۆی کە بچێ بخوێنێتەوە کتێب بخوێنێتەوە بەڵام کتێب لە ناو بەندیخانەکانە ڕۆڵێکی کاریگەری هەبوو ئێمە دیراسەمان هەیە بەشێکی زۆربەی زۆری ئەو سادراوانی کە کتێب دەخوێنێتەوە یا با بڵێن سەردانی کتێبخانەکانەکە یا کتێبی سعار دەکات بۆ خۆی بەشێکی زۆربەی زۆری ئەو سادراوانە کەمترین مخالەفان هەیە لە ناو چاکسازیەکانە کەوای لە هات ئێمە زۆر جارێ ئەومان پێڵێ ینی خوێندنەوەی کتێب بۆ سادراوەکان وای لەم سادراوەکە دۆ کە ئاستی وعی سادراوەکە بەرزکاتەوە بۆ شوازی کە توانای خۆ گونجانی هەبێ زۆر جارێ توانای چارەسەکردنی کێشەکەش خۆی بە لە ناو خۆیان چونکە زۆربەی زۆری سادراوەکان کێشەیەکی کەم تا زۆر کێشانە هەیە سەبارەت بە خودی خۆیان سەبارەت بە خێزانەکان سەبارەت بە چواردەور یعنی وعی و ئاستی سادراوەکە بە خوێندنەوەی کتێبەکە وای لێ کە دەتوانێت تەعاملی لەگە بەرامبەرەکە جیاواز بێ و ئێمە دیراسەشمانە لەسەر بابەتە زۆربەی زۆری ئەو سادراوانەی کە کتێب بخوێنەوە سیرمان کردو دیراسەمان کردووە کەمترین مخالەفان هەیە لە چ ئەو سادراوانەی کە کتێب ناخوێنەوە ئەمەش مانای وایە کە ڕۆڵێکی کاریگەری کتێب خوێنەوە لە ناو چاکسازیەکانەوە ئێمە هەموو کار ئاسانەیە دەکەین بۆ سادراوە کە هەربیە کتێب خوێنێتەوە یا بە سەردانیکردنی کتێبخانەکە یا بە ئیسعارەکردنی یا بە ناردنی ستاف بۆ نێو قاعەکان بۆ نێو ڕاڕەوەکان بۆی کە ئەو اختیاری خۆیەکە هەر کتێبکەی اختیاری خۆیەکە لەسەر کتێبەی ئەو کتێبەی بە دەستنیشان زادراومان هەیە کە وەکۆڵێ هاتبێتە نێو چاکسازی گەوران وەکۆڵێ هیچ خوێنەر نەبوو بێ ئەهلی کتێب نەبوو بێ بەڵام لە چاکسازی گەوران بوو بێتە خوێنەرێک بوو بێتە خوێنەرێکی جددی و لەگەڵ کتێبدا وەکۆڵێ پەیوەندی دروستکرد بێ ئاشت بوو بێتەوە بەڵە بەدڵنیایی ئێمە بە سەدان سادراومانەیە لەسەر بابەتەکە بۆ منە حەزی لە خوێندنەوە نەبووە یا باڵێن متعالیبی خوێندنەوە یا بەڕاستی خوێندنەوە بە جۆرێکی تەندروست گەشتوتە لە ئەم سادراوە ئێمە توانیمانە خۆشبەختانە چاکسازی گەوران و توێژەرە کۆمەڵاتەکان لە ناویاندا کە ئێمە هەوڵمانداوە چیمان کردووە کە پرۆژەی کتێب خوێنەوە بخێنە بواری جێبەجێکردنەوە کە خۆشبەختانە ئەم پرۆژە بیرۆکەی یەکێک لە توێژەرەکانی خۆمان بوو کە بەڕێز کاک حەیدەر بوو کە ئەو بیرۆکەی بوات کە باسی لەوە کرد کە بۆ ئێمە بتوانین کە پرۆژەی کتێب خوێنەوە بخێنە ناو بواری جێبەجێکردنەوە سەرچاوی زۆربەی زۆری ئارەزوەکانی سادراوە با بڵێن خولای بۆ خوێنەوە لەسەر ئەم کتێب لەسەر ئەم پرۆژەوە سەرچاوی ئێمە جاران با بڵێن بەراورد بە سەرەتا و بە ئەو بەروارەی کە پرۆژەی کتێب خوێنەوە بواری جێبەجێکردن و گۆڕاکانی زۆر باشی بەسەرات ئێمە ئەو پرۆژەی کتێب خوێنەوەیە چیمان لێکرد وامان لێکرد کە سادرا و بەشداریکردنی سادرا و بە خوێندنەوەی کتێبێک خەڵاتی بکەین با بڵێن سپاسپێزدانی بینی و ئیمتیازی بینە چونکە ئێمە کۆمەڵی ئیمتیازماندانە لەسەر خوێندنەوەی کتێبە ئەگەر هەر سادراوێک بەپێ ئەو سیستەمەی کە ئێمە داماناوە لە ناو پرۆژێک کتێب خوێندنەوەیە ئەگەر هەر سادراوی لەو ماوەی دیاریکراوە کە ئەو کتێبە بخوێنێتەوە ئەو بڕگانە جێبەجێ بکات ئەو با بڵێن ئەو یاسانە جێبەجێ کە ئێمە بەسەرا جێبەجێمان کردەوە و لە ئاسی تموحی لیژنەکە بێت ئێمە توانیمانە با بڵێن خەڵات و ڕێزلێنانێکی تایبەتی بینێ و دیارێکی تایبەتیش بینێ و ئیمتیازێکی تایبەتیش بینێ سەبارەت بە مۆڵەتی مبدع یعنی ئێمە خۆشبەختانە ئەمە کە لە عامە لە وەزارەتەوە ئەو کاراسانیان بۆ ئێمە کردوتیان ئەگەر هەر سادراوێک بۆ نمونە یەکەم و دووەم و سێم بوو لەسەر ئاسی پرۆژێک کتێب خوێندنەوەکە
ئێمە مۆڵەتێکی مودیعە دێنەوە هەر کار ئاسانیکردنێک بۆ سادراوەیەکەین و ئێمە ینی بیرۆکەی ئەومان هەیە بۆم ئەگەر سادراوە بتوانێت با بڵێن ئەگەر سادراوە بتوانێت یەکەم بێ یا دووەم یا سێم بێ لەسەر ئاسی پرۆژێک کتێب خوێندنەوەکە ئێمە ئەو کاتە هەوڵدن ئیمتیازی زیاتی بێت یەکەم و دووەم سێم لە چۆنیەتی خوێندنەوەی ڕێژەی خوێندن بەڵێ ئێمە ئەو کتێبانە ئەو پرۆژەیە بەو شازەیە لیژنەیەکی زانستی دادرێت ئەم لیژنەیە پرۆفشناڵە لەسەر هەڵسەکانی کتێبەکە ئەو کتێبە ئێمە خۆشبەختانە لە ڕێگەی خەڵکی با بڵێن لە ڕێگەی با بڵێن ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی خەڵکە ناسراوەکانی کۆمەلگای ئێمە هەوڵ دێت ئێمە ئەم ئۆپشنانە نەخێنە بەردەستی ئەم پرۆژەی خێنە بەردەستی ئەڵێن ئێمە پێویستمان بۆ بە ئەوەندە موچە هەیە بە ئەوەندە پارە هەیە یا با بڵێن پێویستمان بە ئەوەندە کتێبە هەیە ئەگەر ئێوە بۆ مادامی کە ئێمە دەتوانین کارە بکەین طبعا لێرەوە سپاسی سەرجەم ئەو ڕێکخراو و دام و دەستگا و کەسایەتیانە دەکەین کە هاوکار و هەماهەنگمانن بۆ سەرخستنی ئەم پرۆژێک کتێب خوێندنەوەیە ئەو کتێب خوێنەوە لە لیژنەیەکی زانستی پێک دێت ئەم لیژنەی زانستی ئێمە کتێبەکان ئیستیعاراکەن ئەو کتێبانە هەڵسەنگانی بۆ کرێن ئەو کتێبانە بەڕاستی دەبێت لە ئاستی بیرۆکە و بۆ چوون و فکری سادراوەکانە گونجا بێت یعنی زۆربەی زۆری ئەو کتێبانە دەبێت ئەو کتێبانە بن کە ئاستی وعی سادراوەکان بڕابوون متمانەبوون بە خۆ سادراوەکان ینی با بڵێن خۆگونجانی لەگە بەرامبەرەکە یا با بڵێن تەرجیعکردنی یا با بڵێن تێڕوانینی سادراوەکە بۆ چاکسازی وابێ بۆ شازە بکە ئینسان دەتوانێت لەو شوێنە خۆی دروستکات یعنی ئەو دنیای تاریکی لە لای خۆی بسڕێتەوە دنیایەکی ڕووناک بە خۆی دروستکاتەوە سەرجەم ئەو کتێبانەی کە ئێمە دائێنین بۆ سادراوەکان دەبێت ئەوانە بن کە بۆ نمونە بۆ سادراوەکە یعنی بڕابوون و متمانەبوونی بەخۆی زیاد دەکات دنیابینینێکیشی لا جوان دەکات دوای ئەمە مۆڵەتێکی بۆ دادرێت بۆ نمونە لە ماوەی مانگێک کە ئەو سادراوە ئەو کتێبە دێتێت کە بیخوێنێتەوە ئەم کتێبە کە ئەدرێ بە سادراوە بیخوێنێتەوە با بڵێن ئێمە بە سێ سێکتەر تێپەڕەبێ ئەو سێکتەرەوەی کە بێ راپۆرتێکی تێر و تەسەل ئامادەکە بە شێوازێکی نووسین لەسەر با بڵێن لەسەر تێگەشتنی خۆی بۆ ئەو کتێبە بەڵێ دوای ئەوە ئەبێ ئەو کتێبە بەڕاستی لەبەر چاوی سادراوەکانی ترە بۆ خۆی بەبێ ئامادەی تیابێت کە شەرحێکا بۆ سادراوەکانی تر تێبگەێنێت کە بۆ منە چی پێبەخشیوە یا چی دەستکەوتێکی بۆ لەسەر ئەمە و ئەم خاڵانە و ئەم خاڵانەی کە ئەم سادراوە دیکە لەنا ئەو شوێنەی خۆمانە ئێمە لیژنەکە چیەکە دێ هەڵسەکانی بۆکە و لە ناویشە کۆمەڵە پرسیاری تێکرێت لە ئەوڵی کتێبەکە تا ئاخری کتێبەکە بۆ منە لە چی تێنەگەشتۆ با بڵێن چی ئەو ڕۆڵی ئەو کاراکتەرانە چی بوون لە ناو کتێبە بەم شێوازە ئێمە ئەگەر بەم شێوازە هەڵسەکاندن بۆ کتێبەکانەکەین بۆ ئەو سادراوەکەین ئەگەر ئەو سادراوە توانی لە ئاسی لیژن ئاسی تمۆحی لیژنەکە بێ و توانی یەکەمێ لەسەر ئاسی ئەوە ئێمە جاری وا هەبوو بۆ منە 40-50 کتێب 100 کتێب جاریەوە بە خەڵات درراوە بەس یەکەمی پرۆژێک کتێب خوێندنەوەکە و توانراوە سپاس و پێزانین لەسەر ئاسی وەزارەت بێ لەسەر ئاسی عامە بێ با بڵێن مدیریەتی عامە بێ لەسەر ئاسی بەڕێوەبەری چاکسازی گەوران بێ ئەمانە توانیمە سپاس و پێزانی نابێنێ و لەگەڵەوەش توانیمە مۆڵەتێکی مبدیع ینی جیاواز لە سادراوەکانی تر وەکو دیارێ بدەین مەم سزنە کە بۆ ماوەی 7 ڕۆژ وەکو ئەوی کە یەکەم و دووەم سێم بۆ لەسەر ئاسی ئەو پرۆژەیە بڕاتەوە بەناو خانەوادەکەی خۆی زۆر باشە داتا و ڕێژەیەکت لایە کە بە تایبەتی ساڵی 2010 دەبزانین ڕێژەی خوێندنەوە چەند بووە ئەو کتێبانە کامانە بوون کە زۆرترین خواستنیان لەسەر بووە بەڵێ ئێمە لە چاکسازی گەورانی سلێمانی چەند کارمەندێکی بەڕێزمانە سەرپەرشتیاری کتێبخانە دەکەن ئەمانە هەموو ئەرک و ڕێخستن و با بڵێن ئیش و کاری کتێبخانە و خولات و سمینار و هەموو ئەوشتان ئەوان بەڕێوەی دەبن ڕاستی ئەو ئامارانە بە سپاس و ئەوان ئەو ئاماران تسلیم کردووە لە یەکی 2010 تا 1 2010 2250 کتێب ئیستیعارە کراوە یعنی 2250 کتێب ئیستیعارە کراوە لەلایەن سادراوانە بۆ خوێندنەوە بۆ ئەوی کە بخوێندرێتەوە لە ماوەی 11 مانگ بەڵێ لە ماوەی ئەم 11 مانگەیە لە 145 ئەو کتێبانە ڕۆمان بوون یعنی ڕۆمانە جۆرا و جۆرەکان بوون ئەو ڕۆمانانە بوو کە لەناو کتێبخانەکەی خۆمانە هەبووە و لە 135 ئاینی بووە یعنی ئەمە ئەو کتێبانن کە بۆ منە ئاینی بوون و توانیوان ئەوان سوودی لێ بینن لە 110 ئەو کتێبانەی کە ئەوان سادراوەکانی ئیستیعاران کردو بۆ خوێندنەوە چیرۆک بووە و لە 110 لە هەموو ئەو کتێبانە هەمە جۆر بوون با بڵێن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی مێژوو لە ڕووی جوگرافیەوە هەموو ینی لە 110کەی کۆتاییان هەمە جۆر بوون هەموو کتێبەکان هەمە جۆر بوون کە خوێندیانەتەوە بۆی خۆشبەختانە یعنی ئەم ڕێژانە بۆ ئێمە بەڕاستی زۆر کاریگەرن ئێمە ئینشاءالله لە مەولا هەموو ساڵێک بە هەمان ئەو شازێ چۆن ئاماری ڕێژەی چەند سادرا و سەردانیمانەکە و چەند سادرا و سوودمەند دەبێت لە ئیفراج و چەند سادرا دووبارە گەڕێتەوە ئینشاءالله ساڵانە ئێمە لەگەڵ پێشکەشکردنی ئەو ئامارانە ئەم ڕێژانە دەخێنە بەردەمی ڕاگەیاندکارەکان بۆی بەڕاستی سوودی لێ بیننەوە و ئەمە بێتە ینی تەوجیهێک بۆ سەرجەم سادراوەکان بۆ سەرجەم ئەو هەڵنیشتمانانەی کە سەیری ڕاگەیاندەکانیان هەر خۆشبەختانە ئێمە سادراوە بۆ لە ماوەی 2 ساڵ 3 ساڵی حکمی لەناو چاکسازەکان نزیکە 400 کتێبی خوێندێتەوە یعنی سادراومان هەیە بەردەوام لە ماوەی هەفتەیەکە کتێبێکی خوێنێتەوە یعنی بە ڕێژەیە کتێبی خوێنێتەوە کە لەوانەیە بڵێم لە دەری شەوا نیشتمانی بۆ شازە زۆر کەم بێت کە بزانێت گوکۆ سادراوە لە ناو کتێب خوێنێتەوە خۆشبەختانە ئێمە لە ناو چاکسازەکانە توانیمانە گرنگی زۆر تایبەت بدەین بە کتێب چکە بەڕاستی سوودمان لێ بینێ سادراوێکمان هەیە بۆ نمونە
لە ساڵێکە چەند ساڵێک ما بێتەوە هەموو ساڵێک زۆرترین خوێندنەوەی هەبوو بێ ئێمە پار بەڵێن ساڵی ڕابردوو بوو یەکێک لە ستادراوەکانمان بەشداری کتێب پرۆژێک کتێبخوێنەوەی کرد کە خۆشبەختانە توانی یەکەم بێ لەسەر ئاستی سەرجەم ستادراوەکانی تر لە ڕووی ژمارەی خوێندنەوە کتێبەوە بێجگەلەوە هەر لەسەر ئاسی ئەوە بەڵام لە ڕووی ئاسی خوێندنەوەی کتێبیشە لە ڕاستە کتێبەکە بۆ ئەو بەڕاستی بڵم ینی تام و چێژی زۆر تایبەتیە بوو دوایی پرسیاری ئەومان لێ کرد کتێب خوێنەوەکە لای ئەم چۆنە خۆشبەختانە نزیکی 400 کتێبی خوێن بوو لە ماوەی ئەو 2 ساڵ 3 ساڵی حکومەکە لەلای ئێمە بوو دەرکەوت ئەمە بەڕاستی دەرکەوت ئەمە توانا و قودەتی ئەم ستادراوە بۆ خوێندنەوەی کتێب زۆر زیاترە لەو تێڕوانینەی کە ئێمە هەبوو ماهنا بوو هەر ئەمە بەڕاستی ئەمە زۆر جارێ پێشنیاری ئەومان کردو با بڵێن بۆ وەزارەت و بۆ ئەندە پەرلەمانە بەڕێزەکانی وتمانە ئەگەر بۆ منە دەرفەتی ئەو بڕەخسێ سادراو لە پای خوێندنەوەی کتێبێک لەجێ ئێمە با بڵێن حەو ڕۆژ مۆڵەتی مبدیعیە دێنێ با بڵێن دەگەڕێتەوە بە ناو خێزانەکەی با ئێمە بتوانین سێما حکومەکەی بۆ لابن یا با بڵێن 2 مانگ حکومەکەی بۆ لابن ئەگەر ئەو 9000 کتێبەی کە جەنابت فەرموود لە کتێبخانەی چاکسازی گەوران بوونی هەیە و هیچ چاکسازی گەورانە تەنها بڕێبەرایەتی چاکسازی گەوران خۆی بۆونە بەدەستی خستون و ئەو خاوەندارێتیانەکە و خۆی کڕیونیان بوونە نووسەر و خەڵکی تریش ئەم کتێبانەیان هێناوە پێوەری چاکسازی گەوران بۆ وەرگرتن و بۆ کۆڵێدانانی ئەو کتێبانە لە کتێبخانەکەیدا چییە؟ لە ڕاستیە ئەو کتێبانە ئێمە هەر کەسێک بێت بەیانی دوو کتێبمان بۆ بێنێمە پێشوازی لێکن و سپاسیەکەن چۆن لە ڕاستیە بەشێکی ڕێبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانی هەر لە وتای دروستبوون بووە دروستبوونیەوە کتێبەکانی بخۆی با بڵێن بەرجەسە کردووە و هەر خۆشبەختانە تازە داشکانە کرا لە شاری هەولێر کە لە ساعت 40 ڕێژی داشکاندن و کتێبەکان کرا بە ڕێبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانیش توانی سولو داشکانە بگرێت کە بخۆی ساڵانە لە هەموو داشکانێک کە ڕێژەیە کتێبی بەرچاوە کرد بۆ ناوبەڕێبەراتێکە و زۆر سپاسی سەرجەم هەموو ئەولان و ڕێکخراوانە دەکەن کە بۆ هەموو کەساتەنش ئەگەر بە کتێبێک بۆن لە پێشوازی بکات با بڵێن کتێبێک بکاتە دیاری بۆ چاکسازی بەڵێ بە دڵنیایەوە ئێمە پێوەرێکی زۆر تایبەتمانەیە بۆ کتێبانە هەموو کتێبانەی کە دێن بەشێکی زۆربەی زۆری بە لیژنە هەڵسەنگانی بۆ دەکرێت ئەبێ ئەو کتێبانە بن لە ڕاستیە کە بۆ چوون و فکری سادراو بۆ منە بەهێزکەن پتەوکەن یعنی وایە لەو سادراوە بکات ئاسی متمانە بۆ خوبوونی یا با بڵێن توانە و قودەتی یعنی بە خوێندنەوەی کتێبێک گۆڕانکاری بەسەر ئەم سادراو لانی دەرونی و لانی کۆمەڵاتی و لانی مادیشی بۆ منە زۆر جارێ ئێستادا بە خوێندنەوەی کتێبەکە بەڕەچای مۆزعانە بکات و هەموو ئەو کتێبانە بەشێک لەو کتێبانەی کە بۆ منە خوانەخواست جۆرە لە تونوتیژی یا با بڵێن جۆرە لە ئینفعالی سادراوەکە بەرزەکات و ئێمە هەوڵدەین ڕێگە لەو کتێبانە بگرین کە نەچێتە ناو چاکسازیەکان چۆن لە ڕاستیە ئەم کتێبانە ئیشکالات بۆ سادراوەکە خودی خۆی دروست دەکات و بۆ چوادۆری خۆشی دروست زۆر باشە مامۆستا هەستیار لەو لە 145 کە ڕۆمانیان خوێندێتەوە 135 ئاینی لە 110 چیرۆک و لە 110 هەموو دەکرێت بڵین کام ڕۆمانە لە 145ەکە زۆرترین خواستنی لەسەر بووە و کام بابەتە ئاینیان کە زۆرترین خواستنی لەسەر بووە و کام بابەتە لە چیرۆک لە ڕاستیە ئێمە ئەومان نییە بەڵێن لەوانەیە ئەوەشانە بێ بەرز لە ڕاستیە پرسیاری ئەوم لێ نەکردون کام کتێبانە بە زۆر ئیستیعارەکراون بەڵام عادەتەن ڕۆمانەکان ئەو ڕۆمانانی کە لەلای ئێمە بەشێکی زۆری ئەو ڕۆمانانن کە بۆ پاڵوانی کەساتێک بیشانەدات کە لە نێو بەندیخانە بووە چۆن توانیوێتی وەکۆی حەزەتی یوسف چۆن توانیوێتی با بڵێن ڕۆڵ و کاریگەری هەبێت لە ناو چوادەورەکە چۆن توانیوێتی بیرۆکەی کەسەکان بگۆڕێ یاخود چۆن توانیوێتی لە نێو بەندیخانە خۆی دروستکات لە ناو چاکسازەکانە خۆی دروستکات لە داهاتوە ژیانێکی باش بۆ خۆی و خێزانەکە لە دەرەوە دروستکات و توانیوێتی ئەمە ڕۆڵێکی کاریگەری هەبێت بۆ سەر خۆی بۆ چواردەورەکەی خۆی هەر سادراومان هەیە خۆشبەختانە لە کاتی خوێندنەوەی ئەم کتێبە زۆر جارێ ئەگەر ئاسی وەعی ئەم سادراوە بەرز بێتەوە کاراسانێکی زۆر باشەکە بۆ ئێمەش زۆر جارێ ئەم سادراوە وای لە هاتووی با بڵێن دەبێتە ڕۆڵێکی حەقیقی خێر لەناو ئەو چاکسازیە لەناو ڕاڕەوکەی خۆیان بەشێک لە کێشەکان ئەگەر ڕووەدا هەوڵدەدا هەر خۆی لێوە چارەسەری کێشەکان کە ئەوش بە بەرزکردنەوەی ئاسی وەعی ئێمە بەڵام سەبارەت بۆ ئێمە تەحدیدیکەن چ کتێبێکە یاخۆ با بڵێن چ کتێبێکی ئاینیە ئەوەمان لە ڕاستیە من ئەو ئامارە لە بەردەستان نییە بەڵام بەگشتی هەموو ئەو بابەتانە لە نێو چاکسازی گەوراندا سزادراومان هەیە کە بۆ منە نابینا بێ ئێستا من وەکو خۆم چەند جار کتێبم خوێندەوە بۆ کۆمەڵی نابینایانی کوردستان بۆی لە ڕێی گوێگرتنەوە سوود لە ناوەڕۆکی کتێب و ئامۆژگاریەکانی کتێب بگرن لە نێو چاکسازی گەورانی سلێمانیدا ئەم حاڵەتەمان هەیە ئەم حاڵەتە تا ئێستا ئەم حاڵەتەمان نییە ئێمە لە ڕاستی ئەگەر حاڵەتێکی لە جۆرەشمان بێ ئێمە کاراسانێکی باشی بۆ دەکەین هەوڵدەین لە ئەوانەی کە هەر نەخوێنەوە نازانن وە کۆڵەیە پیرن یان هەر ئەلفوبەیەکیش نازانن چۆن سوود لە کتێبەکان وەرەگرن ئەگەر خۆیان بۆ منە هەر سادراوی با بڵێن ئەگەر داوا بکات با بڵێن ئەو بەتەمەنەکان ئەگەر داوا بکەن چون عادەتەن ئەوانەی کە تۆزە بەتەمەن کەمتر تاقی با بڵێن هینیانێت کەمتر تاقی کتێب خوێندنەوەیە و ئەگەر سادراوێک داوا بکات هەر جۆرێک داوا بکات ئێمە هەر جۆرە کاراسانەی بۆ سادراوە دەکەین ئەگەر هەر بە هەر ڕێگەیەکی جیاوازیش بێ ئێمە هیچ
کاتێ درێژی ناکەن لەسەرەوەی بۆن بە سادراوی بیەوە چۆن کتێب بخوێنێتەوە بەڵام هەتا ئێستا بۆن بە سوودفێ شتێکی وا من نەکردو خۆ لەوانەیە ئەگەر کراش بێ من لەوانەیە ئاگادار نەبم چونکە بەڕاستی پێڵم خۆت لەوانەیە ئاگادار بی ناتوانێت ئێمە سەر بپڕژێنە لەسەر هەموو بەشەکان ئەو بەشەکان لەوانەیە گەر یەکێک لە ئەندامەکانی ئێرە لەوانەیە گەر شتێکی وا ڕوویابێ ئەو کاراسانی باشتر بۆ ئێمە بکات بەڵام هەر سادراوی داوای خوێندنەوە بکات ئێمە کاراسانی بۆ بکەین تەنانەت ئەگەر بۆن بە سادراوێک داوای ئێمە بکات بۆن بە بشازی قورئان بخوێنێتەوە ئێستا خۆشبەختانە لە بازاڕە قەڵەمێکەیە کە شازی قورئان خوێنێتەوە ئەگەر تەنانەت داوا ئەوە بکات زۆر جارێ لە ڕێگەی کە سوکاریشەوە بێنێ یا لە ڕێگەی ئەمە بداو کە ئێمە ڕاستە کار ئاسانی بۆ بکەین بۆ خوێنەوەی ئەو بابەتەش تەنها مەرجە سزادرا و ئەو کتێبانەی لە بەردەستێەوە ئەو کتێبان بخوێنێتەوە کە نێو ئەو 9000 کتێبەی کتێبخانەی چاکسازی گەوراندا هەیە بەونە دەتوانێت لە ڕێی کەسوکاریەوە لە ڕێی ئێوە لە بازاڕەکاندا کتێبێک کەوا بە پێی مەرج و وەکۆڵێ پێوەرەکانی ئێوە گونجاو بێ بێنێتە نێو گرتوخانەکە بەڵێ ئێمە تەنها مەرج نییە ئەو کتێبانی بەرەبەر چاکسازی لە دەرەوە هەر سادراوێک کتێبێ بێنە بەڵام لە ڕاستیە لێت ناشارمەوە هەموو کتێبێ بۆنمە بۆ سادراوە کە ئاسایی نییە پێ پێوە و فلتەری ئێمە بەڵە هەر سادرا هەر کتێبێکی بێنە بەڵام پێشوازیشی لێکن دەستخۆشیشی لێکن ئێمە هەر زۆر جارێ هەر سادراوە بۆ خۆمان جاریوا بووە وەکو ڕێکخراوێ و کەسایەتی کتێبەمە بردو داوای کتێبی کردو خۆمان بۆ ما بردو یا بەڵام خۆمان کار ئاسانی مەمە کردو چکە مەرج نییە هەموو ئەو کتێبانی کە باڵێن سادرا و حەزیلێتی لە ناو کتێبخانەکە ئێمە هەبێ لەوانە لە دەرەوە بێ لەوانە کتێبێکی تازە هەبێ وەنمە سادرا حەزی لێ بێ ئێمە وەکو شەخصیش بێ بۆ یاخۆ وەکو لیژنەش بێ وەکو باڵێن ڕێکخراو بێ هەوڵمان ناوە هەموو ئەو کتێبانە دابین کە بۆ سادرا ئێمە هەر شتێک پەیوەندی بە خوێندنەوە بێ و پەیوەندی بە ئاسی تەوعی سادراوە بێ یا باڵێن کاریگەریکی زۆر ئیجابی بکاتە سەر بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری سادراوەکە ئێمە درێژی ناکەین و بۆ پڕی لە بردنانەوە ئیستعدادمان تیا بکەین مامۆستا هەستیار نووسین و وەرگێڕان هەمانە بۆ منە کەسێک لە نێو چاکسازی گەوراندا شعری نووسی بێ بابەتێکی فکری نووسی بێ بابەتێکی ئەدەبی نووسی بێ هەر شتێکی دیکە واتە سزادرامان هەیە بۆ منە بوو بێتە نووسەر و خاوەنی کتێب لە چاکسازی گەوران و ئێوە چه هاوکاری و وەکۆڵی کاراسانیەکتان بۆ کردووە بەڵێ دەستە خۆش لە ڕاستیە پرسیارێکی زۆر جوانە چکە ئێمە لەنەو چاکسازیەکانە کۆمەڵی خەڵکی یعنی سەرجەمیان بخوان ڕۆمانەکەن هەر کەساتۆ بەشێک خۆی ڕۆمانەکە و لە ناوانەشدا کۆمەڵە سادراوە هەیە کە لە ڕاستی ئەتوانێت ڕۆمانەکەی خۆی بنووسێتەوە توانێت ئیشکارەکەی خۆی بنووسێتەوە توانێت ئەوە هەیە ئێمە خۆشبەختانە کتێبێک مەبۆسیەکی لە سادراوەکان بە چاپ گاندووە و ئێستا لە بەردەستیاتوە خۆشبەختانە من خۆم یەکێک لەوانە کە سوودمەندم لە کتێبی سادراوە ئێستا لە لای خۆم بوونی هەیە و کتێبێکی تریش ئێستاوە لە چاپکردنە هەر بۆ یەکێک لە سادراوەکانی ترا و کتێبێکی تریش حازرە باڵێن ئێستا چاپگەانێتەوە ئێمە هەموو پێتان ئێستا ئەمە ئاگادارتان دەکەین و باڵێن هەر سەرجەم بیسەرانیش ئاگادارەکەن و سادراویش ئاگادارەکەن پێمان وتون هەر پرۆژێک پەیوەندی بە کتێبێ و بۆ کار ئاسانی بۆ کتێب کە ئێمە ئیستعدادمان تیا هەموو هاوکارێکتان بکەین ئێمە خۆشبەختانە ئەم کتێبانە سەرجەم سادراو توانای ئەوەی نییە بەڕاستیە با بڵێن چاپی بکات و با بڵێن خۆی بتوانێت سپۆنسەری ئەم کتێبانە کە ئێمە هەوڵ دێن هەر کاتێک کتێبەکە هات خوێندنەوەیکی باشی بۆ دەکەین هەوڵ دێن لیژنێکی تایبەتی بۆ پێک بێنین بۆی کە دراسی کتێبەکە بکات و هەموو ئەو کەسایەتیانە با بڵێن ئەو دام و دەستگانێک کە پەیوەندیدارن بە تایبکردنی کتێب یا با بڵێن بە سەرپەرشتیکردنەوە یا بە هاوکاری دەرچوونی کتێبەکان ئێمە بەشداریان پێ دەکەین و ئاگاداران دەکەین و کە یارمەتیمان من بەسەرەوە خۆشبەختانە کۆمەڵە خەڵکێکی زۆری یارمەتی یاوین ئێمە بەردەوام هەوڵ دێن لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی کەسایەتیەکانەوە لە ڕێگەی خەڵکانی خێرخوا و هەر کەسێک بێ لە ڕاستیە دەستێکی هاوکاری بۆ ئێمە درێژکە ئێمە سپاسی دەکەن چونکە لە ڕاستیە ئێمە ژۆ کۆمەڵ خەڵکی تر پێویستمان بە یارمەتیە کارێک بۆ سادراوەکەن کە بەتایبەت کتێبێکی لەو جۆرە لەوانەیە بڵم ببێتە پشت و پەنایەکی معنەویەکی زۆر باش بۆ سادراوەکە و بۆ چواردەورەکەشی زۆر خۆشە یعنی سادراوی کاتێ بەروبوومەکەی خۆی بنێتەوە لە چوارچێوەی کتێبەکە بەڵام بەدڵنیاوە ئەمە بۆ خێزانەکەی خۆشە یعنی جاریوە ئێمە خێزاناتۆ پێمان وتمانە مکتێبی یەکێک لە کوڕەکانی تۆیەکە حاڵەتی لەوە هەبووە چەند ئێمە کتێبێکمان چاپ کردو خۆشبەختانە بەڵێ ئەوە باڵێن لە بازار ڕاهەیە و باڵێن لە ناونیشانەکەی بزانین کتێبەکە لە ڕاستیە و کتێبێکی شعرە بە ناوی بزەبنەوەکەی نازانم بە ناوی یەکێک لە سادراوەکانی لای خۆشمانەوە نازانم گەر ناوەکەی ئاسایی بێ بە ناوی یەکێک لە سادراوەکانی لای خۆمانەوە ئێستا لەسەر جەم بابەتەکانە هەیە کتێبەکەی تریشان ئەو ئێستا لە بواری چاپکردنایە و کتێبی سێمیشان کە من بۆ خۆم خوێندومەتەوە با بڵێن بەشێکی زۆربەی ئەو کتێب خوێندوێتەوە و بە سپاس و ئێڵە من یەکێک لەوانە کە باڵێن چاودێریم کردووە سەپەرشتی ئەو بابەتم کردووە بۆ خوێندنەوەی پێشەوەی بگاتە شوێنی مەبەست ئەمەیە کە با بڵێن باس لە ڕۆمانی کەساتێک لە سادراوەکانەکە کە چۆن بەچی بەڵێ ژیانی خۆی نووسێتی لە فۆرمێکی جوانە بۆ منە چی بەسەراتۆ چۆن گایشتێت ئەو شوێنەوە ئەو ڕووداوانە چی بوون و لە چاکسازیە چی پێخۆش چی پێبەخشیوە بابەت لە چ بوارێکدا بووە بە هەمان شێوە دووەم بابەتی جوازم هەر ڕۆمانە بزەبت بەس سێم بابەت
سێم بابەت ڕۆمانە ئەوەی کە من زۆر بە تاواتی ئاگاداری یەکەم و سێمم یەکەم شعرە سێمیش ڕۆمانە بەس دووەم بزەبت نازانم ڕۆمانە ساستیار بێگومان لە نێو چاکسازی گەوراندا ژنیش بوونی هەیە وەکو هۆڵی ژنان و منداڵانیش ئەو داتایانی کە جەنابەت خوێنتەوە بۆ من لە ماوەی 11 مانگدا لە 145 ئەوە بابەتی ڕۆمان لە 35 ئەوە بۆ ژنان و مناڵانیش بووە بەڵێ ئێمە دوو بەڕێبەراتی جیاوازین با من چاکسازی گەوران بەجیایە لەگەڵ ژنان و مناڵان بەجیایە دوو بەڕێبەراتی جیاوازین ئەم 9000 کتێبە بۆ بەس چاکسازی گەورانە بەڵێ چاکسازی ژنان و مناڵانش کە لە تەنیشتی خۆمانەوەن ئەوەش بەڕێبەراتی ئەوان خاوەن کتێبخانەی سەر بە ئەوان خاوەن کتێبخانەی سەر بەخۆن ئەوانش خۆشبەختانە کتێبێکی زۆر باشیانەیە ئەوان ئەوەی کە ئێمە با بڵێن ئاگادارین و بڵێن کۆنتاکتێکی باشمانەیە لەو پرۆژێ کتێبخانەوەانە بەردەوام چاکسازی ژنان و مناڵانش ئەحداس لەگەڵ ئێمە بەشدارن جا بە ژنانێ خۆشبەختانەیەکی لە پرۆژەکان کە من ئەندامی ئەو لیژنێ بووم تقریبا پێنجێکی لە ئافرەتە بەڕێزەکان بەشداریان کردووە توانین ڕۆڵێکی باشیشان هەبووە لە نێو ژناندا ڕێژەی خوێنەربوون زۆرەیان لە نێو پیاواندا ئەوەی ئەمە ئاگاداری بەدڵنیای من ئاماری چاکسازی گەورانی سلێمانیم لایە وەکوی پێویست ژنانم لا نیە بەڵام ئەی چاکسازی گەوران بەدڵنیاوی بێ چاکسازی گەورانی سلێمانی بێت چکە ئێمە ڕێژەمان زۆرترا و لەوانێ زۆر جارێ ستافی باشتیشمانە بێ با بڵێن ستافی زۆرترمانێ بەسەبارە بە پرۆژێک کتێبخانەکان و لە ماوەی 11 مانگە 2250 کتێبی سەعارە کراوە خوێندراوەتە کە لە ڕاستی ئەم ڕێژەیە لەوانێ بڵم نزیک هاوتای کتێبخانەی گشتی سلێمانیش بێ ئەی زۆربەی زۆر لە ڕاستی ئەم ڕێژە زۆردا بەڵام چاکسازی ژنان و مناڵان ئێمە لە پرۆژەی کتێبخانەوەکانە بەشداریان پێ دەکەین یعنی هاوکاریمانە بن سپاسیان دەکەین و ئەوانی خوان بەڕاستی پێشوازی لە پرۆژەیەکە زۆر باش ماوە ساستیار بەشی دووەمی بەرنامەکەم ئەو کارە دەستیانەیە کە هەر لە نەوەدەکانەوە ئێمە بینیومانە بە شلی لە شتیان دروست کردووە شتیان نووسیوە شتی جوانیان دروست کردووە یادگاریەکیان ناردۆتەوە بۆ نێو کەسوکاریان لە ماوەی ڕابردوشدا پێشەنگایەکمان بینی ماشەڵا شتی زۆر جوان لە مزگەوت و لە بورجەکان و لە کۆمەڵە شتی شوێنەوارناسی و ئەوانە لە ڕێی کاری دەستیەوە زۆر جوان توانی بوویان نەخشاندبوونیان و دروستیان کردبوون من پێم خۆشە لەبارەی کارە دەستیەکان و قسەم بۆ بکەی کارە دەستیەکان ئێوە چیتان کردووە ئەوان سوود لە چ وە کۆڵێ هۆکار و پێداویستێ وەرەگەن بۆ دروستکردنی و چۆن بۆیان دابینەکەن بەڵێ دەستە خۆش بێ لە ڕاستی ئێمە کاتێک ئیشوکاری سادراومانە بینی سادە و ساکار بوون خۆی لە چەندیشتی سادە و ساکارە بینیەوە یەکێ لە توێژەرە بەڕێزەکانمان پێشنیاری ئەوەی کرد کە بەڕاستی هەوڵێک بین باڵن پرۆژێک لەو جۆرە بخێنە کارەوە کە بۆ منە گۆڕینی ئیشوکاری دەستی لە شێوازێکە بۆ شێوازێکی تر لە ڕاستی ئەم بیرۆکەیە بە سپاس و بۆ بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی و بە تایبەت بەڕێوەبەرەکان کە لە ڕاستیە لە هەموو کارێکی لەو شێوازە زۆر هاوکار و هەماهنگمانن و بە هەمان شێوەش با بڵێن ستافی هێزی ئەمنی کە لە ڕاستیە من چەندی جارم قسەم کردووە هەرێکێ لەمانە ڕۆڵێکی کاریگەری هەیە لەسەر خستنی هەموو پرۆژە باشانە و لە خستنی ئەو پرۆژە باشەکانشانی بەسپاسی سەرجەم کارمەند و بەڕێوەبەر و سەرجەم ئوستافانەکەم کە لەناو بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانین کە زۆر لە خۆبردووانەی یارمەتی ئێمە دەدەن کە هەر کاتێک پرۆژێکمان خزمەتە بۆیان جێبەجێکردنەوە لە ڕاستیە زۆر استعدادێکی باشیان تیا بووە زۆربەی کار ئاسانەکان لە ڕاستی ئەوان بۆ ئێمان کردووە بۆیە لە ڕاستیەکێ لە توێژەرە بەڕێزەکانی ئێمە خاتو جوانەخان بیرۆکەی ئەوەی هەبوو کە بۆ منە گۆڕینی بامنە ئیشی دەست ئیشی کاری با بڵێن ئەو دەستێ بگۆڕین بە شێوازێکی مۆدیێرنتر و باشتر و سەدەمیانەتر و ئیمکاناتی باشتریشی تیابێ لە ڕاستیە سادراو هەبوو بۆ منە لە ماوەی مانگە کە ئیشی دەکرد بای 10,000 نای دەست ناکەوت لە موتومیر و لە زەنگیانە و لە جۆرە ئیش و کارە دەستیان سەرەتایی بوون با بڵێن دووبارە بوون بۆ خێزانەکانیش دووبارە هەموو کەسانی سەردانیەکردین بۆیشی بەسەر چۆ بووین بەڵێ بۆی خۆشبەختانە ئەم بیرۆکەی ئەوی هێنا کارەوە کە یەکێک لە فەنانە بەناوبانگەکانی کوردستان و عێراق تەنانە بڵێ عێراقیش خاتون سائیرە کە لە ڕاستی ئەمە خاتونێکە کە لە ڕاستیە جێگەی سپاس و پێزانین و دەستخۆشێکی زۆر زۆر تایبەتە کە کاتێ ئێمە پرۆژەمان تەقدیم کرد با بڵێن ئەو داوای یارمەتیمان لەکرد لە ئەو بۆ پڕی لە خۆبردووانە و استعدادی تیا و کە ڕاستی سەردانمان بکە کە لە ڕاستیە ئەم خاتونە ینی لە ڕاستیە بیرۆکە و بۆچوونێکی وا بە جوانی خستنەوە بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانیەوە کە زۆربەی زۆری سادراوەکان و تەنانەت هاونیشمان و تەنانەت خەڵکیش گۆڕینی ئیشوکاری دەستی بۆ سورعەتێ لەو شێوازە بۆ شێوازە بەلای زۆر زۆر تەعەجوب بوو بۆیە لە ڕاستی ئەم خاتونە بەڕێزە هاوکارێکی زۆر باشی ئێمە بۆ وەکو کۆمەڵاتی ئێمە توانیمان بانگێشتی کەین بۆ ناو بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی بۆمان ڕوون کردەوە کارەکانیمان بۆ ڕوون کردەوە پێمانوت ئێمە ئیشەکان بۆ شێوازەیە لە ڕاستی ئەو خۆی فەنانێکە کە لەسەر عەسی عێراق و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستیشە ینی با بڵێن کەسایەتێکی زۆر بەناوبانگە کاریگەریکی زۆر زۆر باشیە خۆشبەختانە وتی بەسەر چاو من استعدادم تایە ئەو بە خۆبەخشانە بۆ پڕی خۆبەخشانە استعدادم تایە چی بم بکرێ بەسەر چاو بۆیە لە ماوەی 6 دانە مانگ سەرپەرشتیکردنی ئەو پرۆژەیە
توانی ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەسەر چاکسازیەکان و ئێستا ئێمە گۆڕینی ئیشەکان بۆ من لە شتی سادە و ساکارەوە بۆ ئیشی با بڵێن گەورە و بەهێز و کاریگەر و وێنایەکی جوانتر لەسەر ئەوەی کە ئێستا هەیە با بڵێن سا بۆ منە ئەو پێشنگای کە ئێمە کردمانە لە ماجیدی مۆڵ خۆشبەختانە کە بەڕێز بەڕێوەبەر و سەرجەم ستافەکە و سەرجەم کارمەندەکان هاوکارێکی زۆر باش بوون لەمەی کە چۆن ئەو پێشنگایە لەو شوێنە بکەینەوە کە سەرجەم ئەوی شوکارە دەستیانی کە سادراوەکان لە ماوەی ئەو حۆشمانگەیە بە یارمەتی ئەو بەڕێزە بەڕێوەبەری سەرسایرە توانیمانە لێ عەرزیکە لە ڕاستیدا دەنگدانەوەیەکی زۆر باشێ بوو ئێمە هیوامان وایە کە لە ماوەکانی ڕابردووە هەر هەمان کار ببێنە شوێنەکانی تریش بە منتیقەی هەولێر و دووەکیش عەرزیکەین با بڵێن پیشانی ئەو کارانە بن بۆ لە ڕاستی ئەمە دووسێ خاڵی زۆر ئیجابیاتی هەبوو یەکێ لە خاڵەکان ئەوە بوو کە ئەم سادراوە بە ماندووبوونێکی کەم پارێکی باشتی دەست دەکەوت ینی ئەگەر بەڵێ بە کاتێکی کەم پارێکی باشی دەست دەکەوت دوو بۆ ئەم سادراوە کاتێک ئیش لەم سکارەکە باان ئەگەر بچێتە دەتوانێت ماڵ مناڵەکەی خۆ لەسەر کارە بژێنێ هەر ئەتوانێت بەستراحەت زۆر بەستراحەت و ئاسایی ئەتوانێت ماڵ مناڵەکەی خۆ لەسەر کارە بژێنێت بەدەر لە لایەنی مادی و دەستڕەنگینی سزادراوەکان لە پشت ئەم کارە دەستیانەوە چ پەیامێک هەبووە کە بە کۆمەڵگەی بگەێنێ بە خەڵکی بگەێنێ بە خۆی بگەێنێ بەڵێ لە ڕاستیەوەی کە ئەستم کرد بۆ منە پەیامی خۆشگوزەرانی پەیامی ئاشتی خۆشەویستی پێکەوە ژیانی تێدا بوو کە بۆ منە مزگەوتم بینی یان بۆ شوێنە وەکۆڵێ ئاینیەکانی تریشم بینی تایە یان بۆ منە داڕادێ شوێنەواری تێدا بوو بەجۆی لە جۆرەکان لە بەدەر لە لایەنی مادی و کات بەسەر بردن و خۆفێرکردن چ پەیامێکی تر لە پێشم کاردەستیان لە ڕاستیە ئەو دوو پامی زۆر کاریگەری هەبوون یەکێک لەوانە کە بۆن منە بە تەواوی کۆمەلگا بڵێ بە تەواوی کۆمەلگا بڵێ ئێمەش توانە و زەمانەیە ئێمەش لەو شوێنە ئەژین ئێمەش لەو شوێنە کە بەڕاستی ئەتوانی داهێنان بکەین توانی بداعکەین چوارێکێ لەو سادراوانەی کە لەو شوێنە ئەو کاری کردو لەوانە بڵم ڕێژێکی زۆر کەمانەی لەناو کۆمەلگا بتوانێت ئەو کارانی ئەوان بکات دەتوانێت پێیان ئەوە بگەێنێت کە زیندانی وەکو قوتابخانە بەڵێ بەدڵنیایەوە شتی تێدا بەڵێ قسەکەی جەناب زۆر ڕاستە یەکێک لەو پامانەی کە گاندی ئەمە بوو کە بۆ منە ئازادیشی ناتوانین وەکوان بەدڵنیایەوە یەکی لە خاڵی دومیشانەوە کە بۆ منە ئەو پامەی گاند کە بۆ منە ئازادی خاڵێکە ئینسانەکان پیونی بە دەرونی خۆیانەوە لا شوێنەکە بتوانن ئازاد بن یعنی پیونی بە ژینگە و واقعەکەەوە نییە پێ دەڵم یعنی تۆ سادرا ئەوی بە من ئەڵێ ئەو بە تۆ ئەڵێ ئەو بە هەمومان ئەڵێ من ئەتوانم ئەگەر بۆن منە زاڵ بم بەسەر دەرونی خۆما بتوانم زاڵ بم بەسەر نەفس و ئارەزۆکانی خۆما لە هەر شوێنەکەم دەتوانم ئیبداع بکەم توانم دانانێکی باش پیشان کۆمەلگا بم و خۆشبەختانە بەشێکی زۆری لەم سادراوانە ڕۆژانە سپاسپێزانی ئاراسی بەڕێز بەڕێوەبەرەکان سپاسپێزانی ئاراسی توێژەرەکانەکەن سپاسپێزانی ئاراسی سەرجەم ئەو کەساتیانەکەن کە ڕۆژە ئەگەر بۆن بە پارچەی تەختە ژێرمەتی ئەماندا بێ ئەگەر بۆن بە سەرەتاییترین با بڵێم موات یارمەتی بەڕێوەبەری چاکسازیەکان لە ئەستۆی ئێوەدایە والله ئێمە ڕاستی ئەو دابینکردانە بەشێکی ئەستۆی خۆماندایە و بەشێکیشی خەڵکی خێرخوا و منەزەمە و ڕێکخرا و کەساتێکیان بەشێکیشی کە سادراوەکان خوان بەڵام ڕێژێکی زۆر کەم سادراوەکان هەموو ئێمە بەڵێن حاڵەتمان هەیە یا کەسمان هەیە لە نێو چاکسازی گەوراندا وەکو لە سەرەتا باسی خوێنەربوون و خوێنەربوونی جدیمان کرد خوێنەریش بێ و کارە دەستیەکانیشی وەکۆڵێ هەبوو بێ بەڵە بەدڵنیایەوە ئێمە سادراومان هەیە لە هەردوو بابەتەکە ینی ئەو چەند ڕۆژێکە بۆ هەیە بچێتە وەرشەکە تەمان ئەوش بەپی ڕێنمایی ناو بەڕێبراتی کار دەکات لە ماوەی سێ ڕۆژاتوانە بچێتە وەرشەکە و ئەو دوو ڕۆژێک شکەمێنێتەوە بخۆی ئەو سێ ڕۆژەکەمێنێتەوە لە ناو کتێبخانەکە بخۆی دانیشە کتێب بخوێنێتەوە و ئەتوانێت کتێبی سەعارەکە بۆ ناو ژوورەکانی خۆی لە ڕاستیە سادراومان هەیە هەم بەشداری با بڵێن ئیش و کاری دەستی خۆیەکە و بۆچوونی فکری گۆڕا و هەمیش توانیوێتی بۆ سوودی لە کتێب خوێنەوە بکەین یعنی لە هەردوو بارەکە هەمانە بەدەر لە کتێب و کارە دەستیەکان چ شتێکی ترەیە بۆ بنیادنان بۆ ئاراستەکردن بۆ سەر لە نوێ دروستکردنەوە و ئاراستەکردنێکی دروستی تاکەکان لە نێو زینداندا لە ڕاستیە ئێمە زۆر کار هەیە لەسەر بابەتانە ئیکەین ئێمە بەردەوام سمینارمان هەیە بەردەوام ئیش و کاری باشمان هەیە لەناو چاکسازیەکانە تەنانەت تا ئێستا خولێکی زمانی تورکیمان هەیە با بڵێن ئێستا ئەکرێتەوە بۆ سادراوەکان خولی زمانی ئینگلیزی ئەکرێتەوە با بڵێن مامۆسایەکی بەڕێز هەموو هەفتەیەک جارێک گێت با بڵێن مامۆسایەکی ئاینیشە لە هەمان کاتە با بڵێن شارەزایەکە لەباری دەروناسی لەباری کۆمەڵاسی و لەباری زانستە مرۆڤایەتەکانە هەموو هەفتەیەک با بڵێن ڕۆژێک خۆبەخشانە دێ لەوێ با بڵێن سمینارێک بۆ سادراوەکان پێشکەشەکە لە هەموو بوارێکە هەر جارێک لە بوارێکە بۆ ئێمە بەردەوام ئیش دەکەین لەسەر ئەو بابەتە و بانگێشتی ڕێکخراوەکان دەکەین بانگێشتی کەسایەتیان ئاسراوەکان دەکەین بانگێشتی هەموو کەسایەتیانە دەکەن کە دەتوانن بۆ منە بە خاڵێک لە خاڵەکان یارمەتیمان بن یعنی سەرجەم
ئەو کار و پرۆژانەی کە بۆ یارمەتیدانی سادراو بێ بۆ ئەرزپەرسکردن و ئاسی تەوعی سادراو بێ و بۆ کار بکات لەسەر شیانەوەی سادراوکە و کارکە بۆ سەر گۆڕینی بیرکردنەوەیەکی سلبی بۆ ئیجابی ئێمە ئاماهەنگەیەکەین و هاوکاریەکە لەسەر پرۆژانە و بەردەوام کار دەکەن لەسەرەوەی کە بۆ منە سادراوەکان بە جۆرێک بە ڕاضەوە بە وەرشەکانەوە بە دووگۆڵی و بە حانوتە یعنی ئیشەکانمان تەوزیع کرد و بەسەر سادراوەکانە خۆشبەختانە ئێستا لەنەو ڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانیا خولێکی وەرزشیمان کردوەوە سپاسی سەرجەم ئەو کەسەت و لایەنانەکەی کە یارمەتیان داین بەدابیکردنی کەلوپەلە وەرشیەکان ئێمە خولێکی با بڵێن لەسەر دەورەیەکی ڕاضەمان کردوەوە کە لەسەر ئاسی هەموو چاکسازیەکان و دوای ئینشاءڵڵا تیپێکی زۆر باشیان لێ دروست دەکەین و دوای ئینشاءڵڵا لەگەڵ دەرەوە لەگەڵ نادەکانی تیشا زۆر بە کورتی و لەمەوەی یەک خولەکدا کۆتا قسە و سەرنجی خۆت لەبارەی بەرنامەکە و ئەو دوو تەوەرەی کە باسمان کە ئەگەر شتێک من نەمپرسی بە پێویست کە جەناب ئاماژەی پێ بکەیت. دەست خۆش بە سپاسی جەناب دەکەم و سپاسی کەناڵەکەشتان دەکەم بەردەوام ئێوە هەوڵتان داوا ڕوویەکی جوانی چاکسازیەکان پیشانی کۆمەلگا بن بە میوانداریکردنی و کەساتیانەی کە لە ڕاستە لەناو واقعەکەدان چکە ئەمە لە ڕاستە پامێکی زۆر باش دەگەێنێ منێک کە بۆ منە لەناو چاکسازیەکان باسی چاکسازیەکەم زۆر جیاوازە لەوەی کە کەساتێکی تر لە دوورەوە باسی چاکسازیەکان بکە و هیوادارم سەرجەم و کەسوتە لە ڕێکخراو و منەظەمانەی کە دانەوە یارمەتی بن لە ڕاستە دەستی یارمەتی بۆ ئێمە درێژ بکەن بۆی کەمە لە ڕاستە باشتر بتوانین پرۆژەی چاکسازیەکانی خۆمە لەناو چاکسازیەکانە بەدی بکەین و هیوادارم کۆمەلگەی کوردیش تێڕوانینێکی زۆر تایبەتی بێ سەبارەت بە چاکسازیەکان هەموو سادراوانی کە لەناو چاکسازیەکان کە سوکاری ئێمن و هیوادارم پەرلەمانی کوردستانیش هەماهەنگی بکات و بە هەموارکردنەوەی بەشێکی زۆری ئەو یاسانی کە لە ڕاستە لە خزمەتی سادراوەکان من و ئێستا خۆشبەختانە پرۆژەیەکی یاسا لەناو پەرلەماندا بۆ هەموارکردنەوەی ئیفراشاتی کە بۆ من لە 3 مانگە بکرێ بە 6 مانگ هیوادارم ئەو پرۆژانە بە زووتی کار بچێتە باری جێبەجێکردنەوە دووبارە سپاستان دەکەم و دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە. سپاس بۆ بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونی کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باسوخواز بووی زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە گەورە زانایانی ئیسلام زۆربەی زۆری تەمەنی لە زیندان و لە نێو بیرێکی زینداندا بەسەر بردووە بەڵام سەیرەکەی یەکێکە لە گەورەترین زانایانی ئیسلام. قوتابیەکانی لێی دەگەڕنەوەکەوە هەموو جار چوونەتە سەر وەکۆڵێ لێواری بیرەکە و لەوێوە پرسیاریان لە مامۆستاکەیان کردو ئەویش بە وەڵامەکانی توانیوێتی وەڵامی ئەو پرسیارانە و کێشە و فتوا و وەکۆڵێ پێشاتانەی کۆمەڵگەکەی بداتەوە بۆیە زیندان هەمیشە پیاوی گەورە هەمیشە پیاوی ئاقڵ هەمیشە پیاوی نووسەر و دانشمەندی پێگەیاندووە و زیندان هیچ کاتێک ئەو ڕۆڵە خراپ و نێگەتیڤ و دزێ و ڕەشوناشەی نەنیەکە خەڵک وێنای دەکات و پێ وایە ئیدی کۆتایی بە وێزگە و قۆناغەکانی ژیانی مرۆڤاتەوە ئومێد دەکەین هەمومان بتوانین ببینە کەسێکی باش بۆ کۆمەڵگەکەمان ئایا لە زیندان بێت لە دەرەوە بێ و هیوای سەرکەوتن بۆ تەواوی زیندانیانی کوردستانە خوازین ومێ دەکەین ڕۆژێک وەکۆڵێ بە مرۆڤایەتیەکیان بۆ بە مرۆڤبوونێکی گەورە بێنەوە نێو کۆمەڵگەی خۆمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.